ئێرە قەیسەری کەرکووکە، ئەم قەیسەریە دەکەوێتە سەنتەری شاری کەرکووکەوە. قەیسەری کەرکووک لە کۆنەوە تا ئەمڕۆ ناوبانگی بۆەوە دەرکردووە بەشێکە لە شوێنەواری کەرکووک و هاوکات شوەک بازارێکی میلی شارەکە دەردەکەوێت کە ناوەوەی قەیسەری و دەرەوەشی هەموو پێداویستێکی ڕۆژانەی تیا دەست دەکەوێت. ئەم بازارە تقریبان 165 ساڵە دروست کراوە لە عوسمانیەکانەوە. دوای ئەوە جوولەکە هینی کرد، تعمیری کرد. دوای ئەوە کاتی نیزامی هین بەعس 84 تعمیر کرا دیسان دای نەکرێت. من لە 85 لێرەم. ئەم بازارە بازارێکی کۆنە و تقریبان 360 دوکانی تایە بە ژمارەی ڕۆژی ساڵێک، یعنی سی هینی تایە، سی پەنجەرەی تایە بەوەی مانگ، حەوت قاپی تایە بەو هەفتە، 12 فەرعی تایە کە 12 مانگە ساڵەکە. لەم بازارەیە ئەنو ئاشکاش دەفرۆشتێت. نرخ لەم بازارە نرخی زۆر گران نییە، چاکە لەبەرەوەی منتیقی شعبیە زیاتر تەحمبولیش گران ناکە و دوکاندارەکانیش بە شێوەیەکی گشتی هەر هەموو قومێتێکی تایە هەموو پێکەواژین وەکو براژین. ئەمە محداسەی کە ڕوویدا لێمێ قەت تەئسیر نەکرد، قەت دەستم نەکرد جیرانەکەم کە تورکمانی عەرەبەکەوە ئەم گۆڕانکارە دروست بوو، ینی بەرامبەرم نەزرەی گۆڕا یاخود بەرامبەرم هەڵسوکەوتی گۆڕا هەمومان هەر براین و هەر پێکەوەش وەکو برا ئەژین. لەم بازارە پێداویستی بوو کوزاوەش تەرتیبەکەم ئەو کەسەی بێوێ هاوسەرگیری بکە دێت ئەم بازارە هەموو شتێکی لا دەستەکەوێت لە جل، لە ئاڵتون، لە زێر، لە کەمالیات، لە هەموو پێداویستەکانی ژن و ژنخوازی. مێژونووسێکی شارەکەش باسە لایەنی مێژووی قەیسەری کەرکووک دەکات و ڕای دەگەیەنێت قەیسەری کەرکووک ماوەی 34 ساڵە هیچ نۆژەنکردنەوەیکی بۆ ئەنجام نەدراوە. بەپێ ئەو بەڵگانیکەوە لە بەردەستدان دەبینی کە لە ڕووی بیناکاریەوە بەرد و گەچ و نورە بەکار هاتووە لە دروستکردنیدا و شێوازی کۆڵەکە و کەوانە و کەوانی کراوە و کەوانی نوکتیژ و هەروەها بەردرێژ کراوە لە ئەو شوێنانی کەەوە لە پێویستی و هەروەها دەرگای گەورەی دارینی سربزماری تێدا بەکارهاتەوە و بە شێوازێک دابشکراوە کە شێوازەکە هاوگونجای و ڕۆژەکان و ساڵ و مانگ بووە لە حەوت ڕۆژ و لە 4 ڕۆژ و لە 12 مانگ و لە 360 دوکان و بەپێی ینی دابشکردنیەکی فەلەکییان کردو بۆ ئەوەی کەەوە ئەو شێوە ئەندازێت بەکار بێنرێت کە بتوانێت سوودی خۆی هەبێت. لە هەمان کادا هاتنە ژوورەوەی خۆر و ئاوبوونی خۆرش دیاری کراوە لە شوێنی ئەو دەواازانی کە لە سەر قەیسەرێکە هەبووە. لەم قەیسەریەدا بنەماکانی برایەتی و پێکەوە ژیان چەسپاون و نرخی شتومەکەکان لە هەموو بازاڕەکانی تری کەرکووک کەرزانترە و ئەوش دەگەڕێتەوە بۆ تێکەڵی بازاڕەکە کەوای کردووە فرۆشیار بە نرخێکی ئەرزانتر لە بازاڕە گەورەکان هەرچیکی بوێ دەستی بکەوێت و گەرمای کەرکووکیش کاری تێنەکات بەو پێی ناو قەیسەریەکە کە شەواکەی لە هەوی نوزستانیشدا مام ناوەندە. قەیسەری کەرکووک لە کۆنترین شوێنەوارەکانی کەرکووکە ئەگەرچی لە ڕووی بازرگانیەوە بازارێکی دەوڵەمەندە بەڵام لە ڕوو شوێنەواریەوە فەرامۆش کراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.